ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر خزمەتگوزاری فڕۆکەخانە نێودەوڵەتیەکان تایبەت بە گەشتیارانی هەرێمی کوردستان چ لە فڕۆکەخانەکانی نێوەرێمی کوردستان چ لە فڕۆکەخانەکانی نێودەوڵەتی جیهان بە تایبەت وڵاتانی دراوسێ. ئەو کێشە و گرفتانەی کە دێنە بەردەم گەشتیاران و سەرنشینانی فڕۆکەکان چین، مامەڵەی فڕۆکەخانەکان لەگەڵ گەشتیاران لە کوردستان لە دەرەوەی کوردستان بە چ شێوەیەکە؟ گەشتیارانی کوردستان و ئەوانەی کە بەردەوام گەشت دەکەن سەبارەت بە خزمەتگوزاریەکان چی دەڵێن؟ بە شێوەکی گشتی خزمەتگوزاریەکانی فڕۆکەخانەکان چۆن دەبینن بۆ گەشتیارانی خۆتان؟ طبیعی وەڵی لە فڕۆکخانەکانی ناوە خۆمان ئێستا بە شێوەیەکی گشتی باشە، خراب نییە، بەڵام ئەو کێشانەی ڕوبەڕوومان دەبێتەوە با بڵێن لە زیاتر لە فڕۆکخانەکانی دەرەوەیەکە وەکو مواتنی خۆمان کە سەردانیان دەکەن، مواتنی عراقی با بڵێن جەوازی عراقی کە لەم دوایانە تووشی چەند مشکلەیەک بووینەوە با بڵێن کابرا لێرە حتا کە ئەو دەوڵەتانە ڤیزەشیان پێدەدەن بۆ گەشتکردن، بەڵام کە دەگەنە ئەو وڵاتە کێشەیان بۆ دروست دەکەن لە مەتارەکان زۆر جار وڵاتان یان وڵاتێکی محەدەد هەیە لە هەندێک وڵاتی محەدەد با بڵێن ئەو وڵاتانێک کە چاردەوەری خۆمانن با بڵێن زۆر جار کێشەیان بۆ دروست دەکەن و دیپۆرتیان دەکەنەوە. باشە چ ڕووداوێک لەو فترەیە ڕووی داوە کە پێویستە ڕای گشتی پێی بزانین؟ وەڵای ئەمە خۆمان با بڵێن مسافری خۆمان کە عایلە بوونەوە عایلەی محتەرم و بەبێ مشکلیان هەبی پێشترێ لە وڵاتانە و لەوێ مەسەلەن 48 ساعت ڕایان گرتینەوە و دوای دیپۆرت کردن ساعت خێزانی کامەوە چ کار بوو ئەوەی کە ڕاوەستا بوو؟ کابراچی ما بڵێن خۆمان گوتنی معقول و مامۆستای جامیعەیە لێرە خێزانەکەشی مامۆستا بوو، دوو منداڵیشی یەکەدا بوو منداڵی لە فڕۆکەخانەی ئیستەنبوڵ وایان لەگەڵ کردووە بەڵێ لە فڕۆکەخانەی ئیستەنبوڵ دواتر گەڕاندیانێوان ڕایان گرت لەوێن دەر ڕایان گرتبوو با بڵێن 48 ساعت لە مەتار بوو دوای گەڕاندەبیان بە چ شێوە 48 ساعت چی کە لە مەتار؟ والله ئەوها کابرا مەسەلەن تا ئەو کە ئەو تیارە ئەو شەریکە لەسەر حەدس کرا بوو هەموو ڕۆژێک نەبوو ئەو تیارە ئەوەش نەبوو بە تیارێک کە بینێرنەوە تا ئەو کاتە دوو ڕۆژ پاش ئەوە ئەو شەریکە با بڵێن تیارێ هەبوو لە ئەستەنبوڵ بۆ هەولێ ڕەحلێ هەبوو و بەو تیارەی نردبیانەوە. لۆ خۆیان باشە، سێڤیزیان لۆ خۆیان زۆر باشە، بەس لە بۆ خەڵکی کوردستان بە عام عێراقی مەقسەد لە فڕۆکەخانەکان لە فڕۆکەخانەکان دووەلەکانی کە ئیستیقبال دەکردن بە باشترین شێوە، بەس کورد و عێراقی نە. یعنی کێشتان بۆ کێشە هەر کەس وەرد ناگری، وەڵا بە کورتی منیان وەرگرتیە لەو جامخانێ بڕەوە جامخانە لەو شۆرتەی لەو شۆرتەی هەتا جەواز لێ وەردەگرن بۆ خۆ دوات بەسەر بەخۆم هەر کەس لێ وەرنەدەگرتن ئاخری کو زجی پێ بستەینەوە هابوو. یعنی بە ئەنقەز تەعاملێکی خراپ وەڵڵاهی ئەو جەنازەم بە ئەنقەز بوو، بەس کورد و عێراقی بەو نەوعی وەردەگیرن لە زۆر فڕۆکەخانەکان خاصەتەن تورکیا بە تایبەتی تورکیا زۆر بە زەحمەت وەردەگری کێشە لۆ دروست دەکەن سەڕی کوردی ببینە لێرە لۆ کنترابلایەتیەوەکانی کەس جامخان چۆل دەچین پێشواز. باش ئەی فڕۆکەخانەکانی خۆمان ی کوردستان ینی سەری تەکسی باشە بەڕات ناوەڵە ئیستیقلال دەکرێت تەکسیەکانی لەوێن دەری ئیستیقلال دەکەن ئەوەی ناسی تەکسیت کەس دەچیتن نایە لەن ڕابوەستی هەر مەمنوع لەوێن دەبێت دەبدا بە یەک سانیە ڕابوەستی ڕقم نووسرایە. سەفەر دەکەیت؟ ئەرێ وەڵا. لە چه شوێنە؟ خۆدێکی نابرێتوانیا لە چه بەریتانیا؟ ئەرێ وەڵا. خزمەتگوزاریەکان چۆن دەبینی لە هاتنەوە لە بچوون؟ خودێ زۆر باشە، خزمەتگوزاری تۆت باشن حەتاکی باش. ینی فڕۆکەخانەی ئێمە نێودەوڵەتی کوردستان بە بەراو لەگەڵ فڕۆکەخانەکانی وڵاتان باشە؟ گەلێک باشە، ینی سیستەمەوە گەلێکی باشە و گەلێک گینینەش فڕۆکەخانە وڵاتی دیتە. باشە تۆ گلەیت لە فڕۆکەخانەکانی دیکەی وڵاتان هەیە؟ هیچ جار تووشی کێشە بووی وەکو گەنجێکی کورد؟ وەڵا تورکیا لە تورکیا هەندێک جارە تووشی کێشە بین. جنسێشت بەریتانیا؟ نه جنسیۆ من عێراقیە. عێراقیە. بەس کە دەزان تۆ کوردی؟ دەزانە نه. کێشە دروست دەکات. کێشە بووە. چیان پێگوتی؟ وەڵا ئەمە بسڵامە دەڵێن بۆچی دەچێ بەریتانیا؟
خودی امریکا ما دی عدل چین ام نوچنا ترکیه منا برای ترکیه ئێستا ناچێت تورکیا ام نوچنا ترکیه ما عدلش فرق خونه اربیله و بلگی چنا بلغاریا دولتان و شویده چنا برد یانی ترانزیتت گۆڕیە ئەوجا اما گوری گۆڕی دێستا ناچێت تورکیا ناچنە تورکیا. لەبەر ئەوەی کە مامەڵەیەکی باش والله ترکیه حزلینه حەزل لێ نییە پەشیمان بوویەوە پێشتر بەوێ دەچووی خود با گمرکا دا نخوشه ناخۆشە لەبەرەوەی تەعاملە چتون دەکەن ئێستا لە ڕێی بولغاریەوە دەچێ بەریتان چنا بلغاریا دچی لێرە دەمێ باسی شتێک بکەم دایمەن لە وڵاتان مەسەرەن کە سەفەر دەکەین لە زیاتر لە وڵاتانی دەوروبەر دەرێ هاوڵاتی خۆم بێتە ئێرە کاوەنتەری تایبەتی هەیە زیاتر ڕێز لە هاوڵاتی خۆی دەگریت مەسەر بۆ نمونە لە تورکیا دەرێ هاوڵاتی تورکی بێ زوو بەڕێی دەکا ئەوە نیە کابرا لە سەفەروانەمان دەبێت کوردستانیشەوە هەیە وەڵاهی ئەمن ئەوەم نەدیتە نەتبینی لەبەر ئەنانیەت و عنسوریەتوانم نیە بەس پێم باشە هەبیت لە وڵاتی خۆت یعنی یەک دەرەجە ئەوەی کەمە بینیومان نووسراوە هاوڵاتیانی عێراقی لێ لەم ئەکاونتانە دەڕوو ئەمن زۆر سەفرم کردێت تقریبان 5 پاسەپۆرتم پڕ کردیتەوە تا ئێستا لە سەفەروانە هیچ ئەوم نە ئێوە ئەوەندە کە سەفەرتان کردووە باشە وەکو کوردێک کێشە و گرفتان بۆ دروست بۆ لە فڕۆکەخانەکانی دەرەوە هیچ کات لەبەرەوەی کوردن لەبەر ئەوەی کوردین ئەم کێشەم لەوە دروست نەبە باز ئەمە طبعا ناومان لێنرایە بە ئەحمەد و محەممەد و عەلی و ئەوانە دائما ناوەکانمان لەگەر خەڵکی تیرۆریستەوانە ناوەکان تێک دەکاتەوە کێشەم ناگونجێت لەگەر سیستەمەکان دائما تووشی دۆسیەوانە دەبین لە هەموو گومرگەکان لە مەتارەکان لە وڵاتەکان بەنسبەتە خۆم یانی بەزەمە لێرە هاتیمە هەر جارێکە دەڵێت چاوەڕێ بکە من بە زەردەخەنەیەک لەگەر پۆلیسەکە قسە بۆ پێدەکەنی دەڵێم دەزام دووبارە بوونەوەی ناوە کێشە ینی ئەو کێشەیە ئەگەرنا کێشە بۆ دروست بۆ قەت ئەمن بە ڕێستا بڵێم من دەبڵ جنسیەمە جنسێ عێراقی بەکارناینم بەکارناینم چکەلۆ ئەو خزمەتەی نییە نیتی زیتت من دەچێ حەزێ ئەم دوونێکە لە فەسبووکی دیتم یعنی نە ئوتێلی وتێلە یعنی پەسەپۆرتە عێراقی ئەو قیمەتەی نییە نیتی جنسی دووەم بەکاردەین ڕێز زیاتر لێ ڕێزم زیاترە قیمەتم زیاترە حەقی قسەکردنم هەیە زانیت کورسیم جوایزە هەموو شتێکم جوایزە کەواتە کێشە لەسەر ڕێگەزنامەی عێراقیە بەلێ بەلێ تا ئێستا دی جیاوازێکنی من لە وڵاتی ترۆ هاتووم ینی بگرە ئێرە باشتیشە بۆ هەندێک حاڵەت بە تایبەتی بۆی کە زمانی خۆتە وڵاتی خۆتە ینی لە زۆر ڕۆوە ڕێزگرتن لە هەموو ڕێکەوە زۆر باشە بەڵام لە وڵاتی تر لەوانەیە کێشت بۆ دروستکە بە تایبەتی وڵات دراوسێکان. ئێوە گەشتی زۆر دەکەن بله خزمەت گوزاری فڕۆکەخانەکان چۆن دەبینم بە واللهی باشە بەزی هەولێرە کە جەمتادێ زۆر ئەوانە تاخیر دەبی زۆر تاخیر دەبی ینی وەرگرتنەوەی جەمتا زەحمەتە زۆر تاخیر دەکەی کە بە خۆ دێ خوارێ زۆر لەوی تاخیرتر دەبی تەنیا ئەوت کێشەیە ئارێوەڵە زۆر مشکلەیە سعاتێک تاخیر دەبی زاوێ پاسیش زۆر تاخیر دەبی پاسیش تاخیر دەبی پاس نیو سعاتی پێدەچی چارێکەچ پێدەچی یەک پاسە دەگەڕێ و دێتەوە یەک پاسە بەێ ئەی لەسەر تەکسیەکان تەکسیەکان مشکلە نییە پارێ خۆ دەدەی بە زیادە دێ دەرێ باشە ینی فڕۆکەخانەکانی نێودەوڵەتی ئەوانەی تری بێگانە ئەوان چۆن تەعامل لەگەر هاوڵاتێکی کورد کوردستانی دەکەن ئەوان احتیادیە دەچی تەنیا تۆ لە فڕۆکەخانەکانی نێوە کوردستان گەلەیت هەیە لەسەر مەسەری وەرگرتنەوەی جەمتە بەێ تاخیر دەکەن جاروەیە یعنی کامیلەی چاوی کە دەچی لۆ پارسەپۆرتی لەوێش تاخیر دەکەن ئەو دێ ئاسایشەکە دی لێ دەدا دەڕوا دەگەڕێتەوە جۆکەی دی هەتا لە بەغدای لەگەرەوان تەنسیق دەکەن ناوەکە دێتەوە. کێشە و گرفتەکانی ئەم فڕۆکەخانەیە و بەشێک لە فڕۆکەخانەکانی نێودوڵەتی لە دەوروبەری کوردستان ئەوەیە کە چێک پۆین دەرچوون و هاتن بۆ گەشتیاران تا ڕادەیەکی زۆر چێک پۆینتەکان قەڵەباڵغێکی زۆری لەسرە کارمەندی کەم هەن تاوەکو و گەشتیاران بەڕێ بکەن. لە فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێر بینیمان کە قەرەباڵغیەکە بوو و کێشەی دووەمیان سەبارەت بە هاتوچۆیە. لەم فڕۆکەخانەیە هەرچەندەکە تەکسی بە پارە وەکو بەشێک لە سەرنشینان گەشتیاران گلەییان دەکرد پارەیەکی زۆرە نابێ وەشمان لەبیر بچێت کە لەم فڕۆکەخانەیەدا خزمەت گوزاری فریشەیە
ئەمە پاسی تایبەتن بەوەی کە هاوڵاتیان بە فری دەگوازنەوە بۆ شوێنی مەبەست لەگەڵ ئەوەی کە بە پارە هەیە لە هەمان کاتیشدا ئەم پاسانە بە بەلاش خەڵک دێن و دەبن. باشە ئەوە نرخە چی دیاری دەکا لێرە بەوەندەیەکەوە ئێستا نووسیت؟ وڵاو نرخە قوربان کۆمپانیا دیاری دەکا. کۆمپانیا؟ بەڵێ کۆمپانیایی ما کۆمپانیا لە بۆمان دیاری دەکا و سەحرەکان محدودە. باشە محدود بۆ نمونە لێرە بۆ بازار چەندە؟ لێرە بۆ بازار ئەمە تقریبان 4 جۆر سیارەمان هەیە. VIP مان هەیە. ڕادۆ کامیری لەگەڵ ئاڤێنزەیە. بەڵێ $25 دەست پێ دەکات تا $50. لێرە لۆ بازار. ئەوە سعری سیارەکان. سیارەکان. سیارە و هەر سیارە و شێوازی خۆی بەڵێ. باشە. زۆر نییە؟ بە خودایی ئەوە سیستەمە نازانم لە کۆمپانیادان ژوایی وڵاتانی دنیا. بە خودای ئەوەی کە باز دەکرێت لە زۆربەی فڕۆکەخانەکانی دنیا کە باز دەکرێت هە سیستەمەک هەیە بەڵام ئایا کۆمپانیایە کۆمپانیانە ئەوە نازانم لەوە. باش تۆ لە نرخەکە ڕازی؟ ئەوش لەدەستە من نێوش بەسکەشە و تا بۆ دروست نابی کەڵکێک دەی دەڵێ کاکەەوە پارە زۆرە؟ کاکە ئاخر دەزانین کووە لە حای دنیای لە مەتار سیارە گرانە بخۆی دێرکانش کۆ کابرا مەسەرەن سەفرە چکردە $400-500 دایتەوەی دوای ئەو عەقدەش لەوانەیە عەقدەکە کابرا بە گران گرتیبی کە بە هەندێک ساڵەکان شوێ دوای ئەمە نێزیکترین زێ $15 نێزیکترین بەێ $15 مەسەر سوید و پارکە ئەمپایرە ئیتالیەکان هەموو $15 دەست پێ دەکاتن بە جۆری مەتیقەکانە دەڕواتن. خزمەت گوزاری فڕۆکەخانەکان بە شێوەکی گشتی چۆن؟ وڵی لە ئاستی پێویستی ئەو هەموو خزمەت گوزاریەکان لە ئاستی پێویستی ئەو هەموو خەڵکە دانیە بەڕاستی ینی خەڵک زۆر سەفەر دەکا جاری وایە خۆم لە فڕۆکەخانە هاتمەوە لە چێک پاسەپۆرت تقریبان چارێکێک 20 دقم پێچوە بەس چێک پاسەپۆرت و زائیدەن خزمەت گوزاریەکانی خاستە وەرگرتنەوەی جانتا و شتیوا زۆر تاخیر دەبی وەرگرتنەوەی جانتا جاری وا هەیە بەخوانی و سەعاتی پێچووە بەس پێت ئاسایی نییە ینی ژمارەیەکی زۆر لە خەڵک دێ بە 20 دقە دخولیان خڕوجێ بۆ لێ بدرێت؟ ناوەڵە ئاسایی نییە. هەنی تۆ بەبست لە فڕۆکەخانەکانی کوردستان فڕۆکەخانەکانی کوردستان ئێستا کاتێک سەفەر دەکەین بۆ دەرەوە بەسیترین شت تورکیا کە ئێمە دەگەین هەتا چێک پاسپۆرتی دەکەین و ئەوە دەکەین جەنتاکان دێتەوە ئەو بەسیترین شت بەڵام من لە فڕۆکەخانەی هەولێر دابەزی و جاری وا هەیە بە نیم سەعات چاوەڕێم کردووە جاری وا هەیە بە 20 دقە چاوەڕێم کردووە هێشتا نهاتەوە جەنتاکە. سەفەری دەرەوە دەکەنێوانی خزمەت گوزاری فڕۆکەخانەکان چۆن دەبینی ئەو کاتێک کە سەفەری وڵاتێک دەکەی تۆ کوردی دەچیتە دەرەوە هیچ کێشت بۆ دروست بووە لەوەی کە کوردی؟ کێشە نیە بەس لێ کێشە لە دروست دەوێت لە چێن نەرێ؟ لە سڕە و لە پاسپۆرت کۆنتڕۆڵ و شتان ئەخر لە کام لە چ وڵات؟ لە تورکیا تاخیر دەبی؟ تاخیر دەبی ینی هەموو خەڵک تاخیر دەبی یان ئێوە تاخیر؟ نه هەموو خەڵک تاخیر دەبی هەموو خەڵک کەوایە جیاوازی نییە هەیە یان نییە؟ هەیە لەوێ جیاوازی دەکەی؟ جیاوازی کورد و بیانی هەیە یعنی تۆ ئەگە کوردی تاخیرت دەکەی بەسەر تا تۆ ڕوو بەسەرماتەوە دەباسی کە چۆن بوو چی بوو؟ بەسەرماتێ نایە دەچێت پاسپۆرت کۆنتڕۆلی خەڵک بیانی ئەوانە بە بەڕێزەوە بەس کوردەکەی خۆمان 2 سعات 3 سعات لەس تاخیری دەکەی ئەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێری کوردستان سلێمان چۆن دەبینێت؟ کێشەی نییە جوانە ینی خزمەت گوزاری و شتە کێشەی نییە بەدڵتە؟ بەس لە هەولێرن زۆر تاخیر دەکەن لەوەی لە تووچە تاخیر دەکەن هیچ فەرقی نییە هەولێر تووچە لە تاخیر لە هەولێر لە چ تاخیر دەکرێن؟ لە چێک پاسپۆرت تاخیر دەکاتن یەک دەڕواتن چەندی پێدەچین؟ معقولە من 4 نەفەر بوونە سەعاتێک ڕاوەستامە 1 ساعت ئەرە بەخۆ لە 4 نەفەری ینی ئەوەی ئەو کارمەندەی کە لەسەر مۆر و لە ئۆفیسەکەی دەستە دەرەوەی شتێکە شتێکە دێت ئەوە بێزاری کردووی؟ ئەی چۆن بێزارت ناکات بۆ لە وڵاتی خۆت دەچێت دەرەوە خۆ لە وڵاتشکەنی لە هەولێرەوە هەڵێکرێت تووشی ئەخۆیتی چیە نەکردی کەواتە لە هەولێرش ئەو گرفتە بەخوام لە دووچە بە چارێک بری سعی دەردەچن نەک سعات جاری وایە نەک جاری هەموو جارێ بەس تەنیا چێک پۆینتەکەی یانش لە هەولێر چێک پۆینتەکەی دەتکوژی ئەنی بەڕاستی یەک دێتن ئۆکێ تەماشا دەهەیە دێ ڕسم دەگەی پێک ڕاوەستن ڕسمەکەی بگرێت چێک پاسپۆرتی بکە پێویست دەکاتە دوو بچێ لە چارێکێک فڕۆشی لە دووسان بێەوە وە من لێ هاتیە زۆر پاریان لێ نزیوم چەتە بوو لە تورکیا لە تووشە لە چێن دەرێ؟
والله ناو اسطنبول ناو اسطنبول أري والله پارەیان شوق بو تقريبا ساعات دي شوي دبو دابزي بو ثم باكيتي بكرم لا باكيتي هات مثلا سير ما فيها هات البومن تقويان بيبو ليا ركشان ست بيفردا لنا هوتيلك لا دري لا دروا بتسقو زوريا ليك بتسقو بس سبهبو بس باش بو زواج كان نبرت پارەکەیان چەند پێ بوو تقريبا $700 پێ بوو 700 پێ بوو هەرچی پارەت پێ بوو لیان هەموویان لەسەر بوو بەس باش بوو لە خوا بەدا ئەو جەماعەتە نەگەدا بوو لە گروپ لەگەڵدا بوون پارەم بۆ خەکردمەوە حتا گەشتمەوە ئەی سکاڵە نەکرد لە پۆلیس بری کاکەوە کاکە سکاڵە سەخی چوم سکاڵم لە چیە دەیناسی کاکە چ ناسم کامێ مادەوە کامیرام کەس ئێوە بەردەوام گەشتیارتان هەیە دەچێت دێ دەڕوا خزمەتگوزاری فڕۆکەخانەکان چۆن دەبین بخۆی بە ئەغلب الأوقات ئەمە دەڵێن طبیعیە ڕۆتینیان دەڕوا بەس ئێستا ئەو ماوانە ئەو جێژنەیەوە چی جێژنەکەی دی نییە جێژنەکەی دی زۆر ئیزدیحام نەبوو زۆر عالم نەچوو بەس ئەو جێژنەیە لۆدی زۆر بەقوتە و فڕۆکەخانەکان زۆر ئەزیەت دەچێشن کە مۆزەفەکانە کە بۆردینگەکانە کە کاوانتەرەکانە چونکە لۆدی لەسەر زۆر فڕۆکەخانە دەڵێیت مەقسەد هەولێر زۆر لۆدی لەسەرە مەقسەد زۆر گرینگە ئیستانبول مەتاری نوێ طبعا ئیزعاجیان زۆر ئیزعاجە مەتارەکە زۆر بۆ گەشتیارانی کورد ئیزعاجیان بۆ عام بۆ ئەو گەشتیارانەی کە یەکەم جاریتیان بتنەوە فڕۆخەکانەکەی ئیستانبول چونکە زۆر گەورەیە و تازەیە و کەسی پێ نازانی و زەحمەتی دەبین مسافریش زۆرە لۆدی لەسەر زۆرە بەڵێ ماوەیەک بەرن ئێستا دەنگۆی ئەوە هەبوو گوایە لە فڕۆکەخانەی نێودوڵەتی ئەنقەرە ڕێگری لە فڕۆکەیەکی عێراقی گیراوە کە گەشتیارانی کوردستانی تێدا بووە ئەمە تا چەند ڕاست بووە لەوەی کاوانە دیپۆرت بکرێنەوە بەڵێ ئەوە بە هیچ شێوەیەک ڕاست نەبووە تەوان منیش لا حەزم کرد تێبینیم کرد کە لە زۆربەی سۆشەڵ میدیاکانە باز لەو بابەتە کرابوو هەتا چەندەها کەس پەیوەندی تەلەفۆنیە کرد و پرسیاریە کرد بەڕاستی من نازانم ئەم جۆرە بڵێ قسە و باسانە لەکوێ سەر هەڵەیە چونکە یعنی ئەبێ هەمومان ئەوە بزانین ئەگەر حاڵەتێکی ئاواهی ڕووبا یەکەم کەس فڕۆکەخانە ئاگادارە بێ بەڵام وەکوی کە باسی لێکرا یەک تارە بە هەمووی بە کاملی گەشتیارانی هەرێمی کوردستانەوە سوکاتی پێکراوە بە هیچ نوع ڕاست نەبوو هەتا ینی من کەوت مەشکۆ پەیوەندیمان بە تورکیاوە کرد کەس ئاگاداری و بابەتە نەبوو و فعلان ڕاستیش دەرنەچوو باشە حالەتی دیپۆرتکردنەوە گەڕانەوەی گەشتیاران حالەتێکی حالەتە یان بۆتە دیاردە ئێستا بەڵێ من ناڵم زۆرە نەخێر زۆر نییە ئێمە کاڵین گەشتیار تاجری تایە سیاسی تایە نووسری تایە و فعلەن گەشتیاری تایە هەموو بابەتەکانە هەروکو لە وڵاتی خۆمانە هەیە ئێمە ئەگەر مەسەن ئاسایشی خۆمان یاخود جوازات گومانیان لەیەکی هەبێ زۆر حەقی خۆیانەکەەوە بەعزی جاعاتێ وەرگن ینی لیان پرسنەوە مەسەن ئەوە لەوانەیە بۆ ماوەیەک بڵین حجزیشانکەن و ینی ئەوە نیە لێکۆڵینەوەی لەسەر بکرێ لەبەرەوە ئەو حاڵەتانە ئێمە بە شتێکی غەریبی نبینین هەموو وڵاتێ حەقی خۆیەتی کەەوە بڵین ینی ئەمنی نەتەوەی خۆی پارێزێت باشە بەڵام زۆر جار ینی ئەوەی کە ئێمەش بە چاوی خۆمان بینی بێمان زیاتر لەگەڵ کورد تەعامل دەکەن ئێوە وەکو فڕۆکەخانە پەیوەندیتان هەیە لەگەڵ ئەو فڕۆکەخانانە کە پێیان بڵێن ئەم جۆرە ڕێو شوێنانە باشنیان دەبێ بکریان نەکرێت ئێمە بێگومان لەگەڵ هەموو فڕۆکەخانەکان پەیوەندیمان هەیە بەڵام پەیوەندیەکە بۆ شێوەیە یەکە بڵین مەسائلی ئەمنیەگرێتەوە لەبەریکە بۆ نمونە ئەگەر لە فڕۆکەخانەی خۆشمان حاڵەتێکی ئاواهی ڕووبا لەوانەیە فڕۆکەخانەر ئاگاداریش نەبێت ئەگەر ئاساییش بێ ئیجراعاتی وەرگێ ناچێت ئەلانی کا بڵێ من فڵان کەسم گرتۆ گومانی ئەوەی لێکەم و ئەمانە ئیشی ڕۆژانەیە مەسەلەن مەگەر یەکێک گەعنی بە تایبەتی بۆی بگەڕێ بەدوای ئەو کەیسا بگەڕێ کە بزانێت چی بووە ئەگیناوەکو ئیشی ڕۆژانە ئەوە ئیشی بڵین بواری ئەمنیە زیاتر باشە بەپێی زانیارەکانی ئێمە گەشتەکانی ئاسمانی بۆ فڕۆکەخانەی نێودوڵەتی زیادی کردووە لەگەڵ ئەوەشدا وەکو دەبیندرێ یعنی لەگەڵ زۆربوونی هاتنی خەڵک بۆ هەرێمی کوردستان و چوون زۆر جار باز دەوە دەکرێت ڕێژەی فەرمانبەران بە تایبەت بەشی پەسەپۆرت ینی فەرمانبەرتان کەمە کارمەندتان کەم ئەو قسەی زۆر ڕاستە ئێمە ماوەیە کە لەبەر زیادبوونی بڵین ڕێژەی گەشت و گەشتیاران ڕوبەڕووی ئەو کێشەیە بووینەتەوە جاران هیچ کەسێک تێبینی ئەوەی نەبوو یاخود هیچ کەسێک تەخیر نابوو کە هاتە ژوورۆ بەڵام ئێستا قەرەباڵێغێکی یەکجار زۆر هەیە خەڵک
یعنی زۆر شەکوای هەیە ئێمە خۆمان ئاگاداری ئەو بابەتین بەڵام هۆکارەکەی حەزەکەم ڕوونی کەمەوە ینی بۆ چەند شتێکە گەڕێتەوە ڕاستە خۆی کەمی کارمەندی جیاوازاتە و بابەتەکەش لەوانەیە بەوە یعنی حل بکرێ بەڵام مشکلەی ڕئیسی لێرەیە لەو کاتەی 2007ەوە با بڵین نظامی تازەی پایسس هینی مخابرات سیستەمی بڵێ چەکردنی مسافرین ئەوەی کە جەماعەتی بەغا هاتوونە تەناوەوە ئەوە سەبەبی هۆکاری ڕئیسی تاخیربوونی خەڵکەکە و ژمارەی کابینەکان ناڵم کەمە بەڵام ئەوەی کە زیاتر ئەو مۆزوعی دروست کرد و ئاواهیە بەڵێ ژمارەی کارمەندی جیاوازاتیش بەڕاستی زۆر هیلاکەن و دەستیان خۆش بێ لەبەرەوەی کە ینی ئەتوانە بڵم وای لێ هاتو ئیسراحەتیان نەماوە شفتەکان زۆر بەسەریعی ئەگۆڕێ و جێگاکان زۆرە ینی لە VIP مەسەلەن جیاوازات هەیە لە CIP هەیە لە چەند تێرمناڵێکی کە هەیە لەبەرەوە ئەمانە ئەبێ بەسەریعی تەوزیع بنەوە بەسەر ئەو شوێنانەیە بە هەمان شێوە بەڕێوەبەری جیاوازات تەمان ئەم بابەتەی بەرز کردوێتەوە بۆ وزارەتی ناوخۆ ئیشەڵا بەنیازم کەوا ینی چارەسەریکەن باش هەر لەسەر مەسلەی تاخیر بوون زۆر جار گەشتیار سەرنشین دەڵێ جەنتاکان زۆر بە کاتی بەسەر دەچێت تاوەری دەبێت بەڵێ ئەوەش ڕاستە لەبەرێک کە ئێمە دوو قایشمان هەیە بڵین هی جانتا هەروکو بە جەنابتەم وتیانی جاری وا هەیە 8 تارە بە یەکۆگە ئەو شەوەی کە گرتە ڤیددیوەیەکیش بڵاو بوو بۆی چەک بوو لەو شوانەی کە 7 تارە بە یەکەوە هاتبوو بەس هۆکارەکەی ئەوەیە ئێمە بڵین ماستەر پلانمان لە 2014 حازر کرد ڕووداوەکانی داعشی بەسەرها دوای ئەوە بۆ ئاپلۆقەکەی کە خرایە سەرمان لەبەرەوە بە حقیقەت ینی بڵین پلانەکە بە ئامادەیی هەمانە بەڵام نەمانتوانی جێبەجێکەین بەس هەروکو خۆتان نەزانن ئێشتا بڵین کێشەکانی دارایی لەگەڵ بەغا حل نەبووە لەبەرەوە ئێمە میزانیەکی وە بڵین جێگیرمان نییە کە بتوانین دەست بکەین بۆ پرۆژە گەورانە هەروە نەگرتوەوە لە بەختە نەخێر ئێستا گەیشتوەتە سەر و 50 میلیۆن دلار 50 میلیۆن دلار ئەو بەس ئێمە سلێمانیش ئەتوانم بڵم نیوەی ئێمە ینی سەبارەت بە نرخی تەکسیەکە زۆر جار باس دەوە دەکرێت این تا ڕادێک ئیستقلال دەکرێت گەشتیاران لەوەی کە پارێکی یەکجار زۆر لەلایەن تەکسیەکانەوە دەچێت هەندێک جار ئەو حاڵەتانە ڕۆیە ئێمە پێ نازانین هەتاکو لە گەشتیارێ بیستین بەڵام ئێمە بێگومانیانی بڵین بە دواچوونەکەین بۆ بابەتە لەبەری کە ئێمە بۆ شێوازەی کە ئەو جۆرە تەکسیانەمان هێناوە جۆری جیاوازمان هێناوە مەسەلەن هیوا هەیە حەزی لە سارەی VIP هەتا نرخی وەسەتی تیا گەر لان کرۆزەرێکە یاخود ئەگەر ساریکی گەورەترە یاخود ئەگەر سارە ستاندەردەکان و کە بڵین نرخی ناو بازارە کێشەی ئێمە لەم ڕۆوە من تەسەورەکەم هەموو فڕۆکەخانەکانی کە نەک ئێمە بابەتەکە دیسانەوە ئەم نییە یعنی ئێمە ناتوانین دەرگا بکەینەوە بۆ هەت جۆرە تەکسێکەوە بێتە ناوەوە ئەوەی کە یەنە ژوورەوە ئەبێ ناسرااو بێت و بە هەویان و بە هەموو ساقەکانیانەوە لەبەر سەلامەتی گەشتیاران و بڵین فڕۆکەخانەکە. بەشێکی زۆر لە نووسینگەکانی تایبەت بە کەرتی گەشت و گوزار نیگەرانن لەو مامەڵەیە کە لە فڕۆکەخانەکانی تورکیا بەرامبەر بە گەشتیارانی کورد ئەنجام دەدرێت کە تاوەکو ئێستاش مامەڵەکە بە شێوەیەکی نەشیا و بەردەوامە لەگەڵ ئەوەی بەشێکی زۆر لە گەشتیاران لە خزمەتگوزاریەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرڕازین سەبارەت بە کێشەلاوەچیەکانی ئەو فڕۆکەخانەیەش کە وەرگرتنەوەی جامتە تاخیر دەبێ و لە خاڵەکانی پشکنینیش کارمەند کەمە وە پشکنین کاتێکی زۆر دەبات وەک بەرپرسانی ئەو فڕۆکەخانەیە دەڵێن ئاگاداری کێشەکانین و وە لە ماوەیەکی کورتش چارەسەری ئەو کێشانە دەکەین تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست